داوای ئیجازەی لە خەڵکی هەڵەبجە کرد و پشتی تێکردن ڕووی کردە کاندیدەکان و پەنجەی هەڕەشەی بەرز کردەوە ئەگەر بێت و خزمەت نەکەن و بە ئیشی خۆتان هەڵنەسن خۆتان دەزانن چی ڕوودەدات. چۆن نەوتی خوێنی وڵاتەکەتان خوارد ناهێڵین غازەکەی ئەم وڵاتە بخۆن کە هەمووی لە مەنتیقەی ئێمەیە. بافڵتاڵەبانی لە هەڵەبجە زۆر بەوردی باسی کارەبای 24 کاتژمێری کرد وتی ئەو پرۆژەیە کە ئێستا هەمووان لی سوودمەندن با هەوڵی بافڵتاڵەبانی و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو چونکە نەیهێش غاز بە دەردی نەوت بڕواتە دەرەوە ئێستا هاوڵاتیان لە ناوخۆ سوودی لێ بینن. حکومەتێکی گەورە و گران کە حکومەتی هەرێمی کوردستانە شانازی بۆ پرۆژەوە دەکات. ئەم دەڤەرە خزمەت نەکراوە. بۆچی حزبێک لە کۆڤیدەوە حزبێک پشتیوانی مەکتەبەکانی ئێرە بێت خەستەخانەکانی ئێرە بێت ئەی حکومەت لە شاری هەڵەبجەی قوربانی دەرەوە بافڵتاڵەبانی داوای خزمەتکردنی زیاتری هەڵەبجەیەکانی کرد بۆ ئەوەی هیوایان بۆ بگێڕێتەوە لە پێناو ئەو ئازار و قوربانیەی کە هەڵەبجەیەکان لە کاتی کیمیابارانکردن بەسەریان هاتووە. پرۆژەیەکمان هەیە لەگەڵ حکوومەتی بەغداد ئیشەڵڵا ئەم خزمەتانەش زیادکەین وەکو پێویست. بافڵتاڵەبانی لە هەڵەبجە باسی لە هەوڵەکانی کرد بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە کە ئامانجی لە مێژینەی یەکەتی نیشتیمانی کوردستان بوو. باسی لەوەش کرد ئەو ماف و بودجەی کە بۆ هەڵەبجە تەرخان دەکرێت دەبێت ڕاستەوخۆ بگاتە خەڵکی هەڵەبجە و سوودمەند بنلێ نەک بنێردرێ بۆ شوێنی تر ئەنجا بۆ هەڵەبجەیەکان ڕەوانە بکرێت. ئیشم پێیەتی ئەم جارە گەر بیشکێنم ئەیشکێنم بەسەری یەکێکە. لە کۆتایی قسەکانیدا بافڵتاڵەبانی لە هەڵەبجە دووبارە مایکەکەی فڕێنەدا و وتی فڕێ نادەم ئیشم پێیەتی.